بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرە عزیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر جێگەیەکەن سڵاو و ڕێزی ئێمەتان پێشکەش بێت ڕۆژ و تاعات و عیبادەتی گشتلاکتان قبول ئینشاءالله لەم بەرنامە تایبەتەدا سەبارەت بە حکمەتەکانی ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد بانخوازی ئیسلامی تایبەتمەندەکانی ڕۆژی مانگی ڕەمەزان ئامانجەکانی بەڕۆژووبوون لەلایەن بەندەکانی خوای گەورەوە حکمەتەکانی فەرزکردنی ڕۆژوو و ئەمانە و چەندین پرسیاری دیکە ئاراستەی مامۆستای خۆشەویست دەکەین بینەرمان لەگەڵمان بێنەوە مامۆستاگیان سەرەتا بەخێراتتان دەکەین زۆر بەخێر بن ڕۆژوو لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەو پەیامەی کە خوای گەورە لەسەر پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێ نازلی کردووە وەکو یەکێک لە بنچینە سەرەکیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام وەکو نوێژ هەیە لە ئاینەکانی تریشدا ڕۆژوو هەبووە لە پێشتردا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحاد أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەمووانەکەم وەخوای تەعالا بیکە بە خاتە میزانی حەسەناتی جەنابیشتەوە ئەم بەرنامەیە. هەڵبەت قورئان ئاماژەی پێداوە فەرمووی يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. كتب لێرا بمعنى فرض يعني چۆن لەسەر ئێوە مانگی ڕەمەزان فەرز بووە و ڕۆژووی تیا فەرز بووە لەسەر ئومەتەکانی کەیش ئاوا فەرز بووە. طبعا هەرچی ئەرکانەکان هەیە کە حەدیثی صحیحەینە ئیبن عومەر فەرمێ لە پێغەمبەرەوەی گەڕێتەوە بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج البيت من استطاع إليه سبيلا. أم ركنانا لآدم هرتا خاتم هبوة چونك إن الدين عند الله الإسلام ومن يبتغي غير الإسلام دينا فلا يقبل منه ورضيت لكم الإسلام دينا. ما دام حديث كيش فرمين بني الإسلام كواتا أم ركنانا هم إلى آدم وموجود بوه نيش ڕۆژوو زەکات لەگەڵ حەجە ما من نبي إلا وطاف بالبيت حديث پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام. مەقسەدم لە ڕۆژوەکە لە ئادەمەوە ڕۆژوو هەبووە عیبادەتێکی یەکێک بووە لە ئەساس لە هەرە ڕوکنە ڕەکینەکانی ئاینی ئیسلام لە ئادەمەوە هەموو پێغەمبەران ڕۆژویان هەبوو بەس بە شێوازێکی جیاواز. یعنی مامۆستا دەتوانی ئەو شێوازەمان بۆ ڕوون کەی بۆ نمونە ئێمە 30 ڕۆژ بە ڕۆژوو دەبین ڕۆژوو گرتنی ئەوان چۆن بووە ئەگەر يعني هر أمته بجورة بروجو بوا أم عيني بيروزي إسلامي بلين كختمي كدوا بيغمر عليه الصلاة والسلام بم جورة بوا أمسي روجة بوا هندي كان هبوا مثلا بونمونا بس لمسائل نباتي أمشتان بوا هندي كان هبوا بس مسائل حيوانيا لمن عكراوه هندي كبوا مثلا شر روج بوا هندي كبوا بشوازي جواز هندي طوائف هبوا مثلا سير روج بوا هندي طوائف هبوا وهكذا. يعني لديني إيمايا لمنهجي بيغمبر صلى الله عليه وسلم جيجير بوا ثابت بوا لسر أم أياما معدودات يان بسنوية يان سية بيغمبر صلى الله عليه وسلم فرمي إنما شهركم وكل بخاري هاتوا هكذا وهكذا دعاء أواكا. يعني أصلي مانجي عربي بسنوية هەچ ڕۆژێ زیادی کرا فەمین الله کەواتە یان 29 سیە بەم شێوازەی کە خوای پەروەردگار جەل جەلالوهو کردوێتی بە یەکێ لە فەرزەکان واجیبەکان و پێغەمبەریش ئەفەرمێ وەکو لە بوخاری هاتووە صوموا لرؤيته وافطروا لرؤيته واتە هەچ کاتێ هیلالتان بینی مانگتان بینی مانگی ڕەمەزان أبي فمن شهد منكم الشهر فليصمه كواتە هەچ کەسێ شهد من يعني كان حاضرا هیچ عذرێکی نەبوو نە لە سەفەرا بوو نە پیر بوو نە پەکەوتە بوو نە نەخۆش بوو ئەبێ واجبە لەسەری بیگرێت بەم شێوازەی کە لە دینی ئێمەیە هاتووە. زۆر باشە مامۆستاگیان سەرەتا کە خوای گەورە ڕۆژوو نوێژی لەسەر پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بە ئومەتەکەی واجب کرد هەر بەو ئەندازەیە ئەو ڕۆژە بوو کە پێشتر جەنابەت ئاماژەت پێدا ئەیامەن معدودات چەند ڕۆژێکی دیاری کراو یاخود زیاد لە 30 ڕۆژ خوای گەورە پێشنیاری کرد بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ قسەیەکی لەو جۆرە هەیە ئەگەر جەنابەت ئاماژە خۆی ئەوەلاً لە چیوە دەست پێەکە مەسەلەی ڕۆژوو لە ڕۆژی عاشوڕاوە دەست پێەکان هەندێک لە زانایان ئەڵێن پێش ڕەمەزان عاشوڕا واتە دەی مانگی محەڕەم فەرز بووە هەندێک لە زانایان یعنی ئەڵێن کە ڕەمەزان هاتووە عاشوڕا نسخ کراوە سەومەکەی
دوای ئەوە بووە بە سنت. اینجا چی بووە؟ مانگی ڕەمەزان هاتووە. مانگی ڕەمەزان بەم شێوازە بووە، بەڵام لە بیدایەتە يعني حتى لشويجا مثلا لشويجا بۆ نمونە بە شێوازێکی جیاواز بووە، يعني لشوي بۆیە قورآن فەرمێ أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن. لە بیدایەتەوە حتى لە شەوە هەندێک ئیش هەبوون منع بوون سەحابە لێی، بۆیە خوای پەروەردگار جل جلاله لە ئەخیرا لەسەر ئەمە ثابتی کردین کە ئەمسی ڕۆژە من الفجر الصادق إلى غروب الشمس کە پێناسەی صومە إمساك عن الطعام والشراب والشهوة لە بەیانیەوە لە فەجری صادقە، چونکە ئێمە فەجری کاذب و صادقمان هەیە و دوو بانگمان هەیە لە کاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. بانگی یەکەم بانگی بیلال بوو، بانگی دووەم بانگی عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم بوو. لە بانگی عەبدوڵای کوڕی ئومی مەکتومەوە هەتا غروبی شەمس بڵین کە ئیتر غیابی قورسەکەیە، قورسی مەغریبە، ئەو کاتە بۆت هەیە بیشکێنی 30 دانە ڕۆژ بەو جۆرەیە. يعني زۆر باشە مامۆستا، ئەمەژت بە بانگی عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم و بیلالی حەبەشی کرد لە نێوان ئەو دوو بانگەدا. بەشێک لە مسلمانان پەیڕەوی لە ڕایەک دەکەن کە دەڵێت کە پشت دەبەشتن بە فەرمایشتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە ڕۆژ ئاوا بوو، یاخود وەکو جەنابەت فەرمووت غروبی شەمس بەدیکرا ڕۆژوو بشکێنن و ئەو بانگەی کە مەغریب بانگ دەدرێت بانگی کاتی نوێژی مەغریبێ نەکو بانگی شکاندنی ڕۆژوو. ئەمە دەتوانین پشت بۆ واسی دروستە؟ خۆی مەسئلەکەی بیلالی حەبەشی و عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم لە فەجرایە. فەرمودەیەکەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت هەچ کەسێ لە کاتی بانگە ویستی بخوات و یان بخواتەوە با بیکات. ئەمە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام، ئەوە مەبەست لە پاشێوە. بەڵام ئەم فەرمودەیە لای جمهوری زانایان وەکو ابن القەطان وەکو هەندێک لە زانای گەورە ئەم فەرمودەیە ضعیفە و توانە ئەم فەرمودەیە ضعیفە. ئەگەر ڕاستیش بێ صحیح بێ بانگی یەکەم تەفسیر کراوە، بەڵام کاتی غروب هەر لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ما زال العبد بخير ما عجل بالفطر يعني بالإفطار. يعني أو سنتي بيغمبر صلى الله عليه وسلم هرچەند زوو إنسان هەوڵ با زوو بیشکێنێت تأخیری نەکا، بەس ئەوەیە نەک زوو لە پێش کاتەکەی خۆیەوە، چونکە ئێمە لە سەومی وصال بەس بۆ پێغەمبەر جائز بووە. سەومی وصال ئەوەیە دووسێ ڕۆژ لەسەر یەک پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕۆژوو بۆ شەویش هیچی نەخواردووە، یعنی نێشکاندووە. هەتا یەکێک لە سەحابەکان عەبدوڵای کوڕی عمري كوري عاصة يصوم يصال تابع صلى الله عليه وسلم نهي ليك فرمي إنما أنا رجل يطعمني ربي ويسقين من بياكم خوي بردقار خواردنا ومأداته إجا وصفي أو خواردنا ويبيان صلى الله عليه وسلم هم تسبيح وذكر مسائل روحه يعني نك خواردنا خوارد لآسمانه خوا قادرة بكبو ما إيدي بو عيسى دا بزان دو خبيان صلى الله عليه وسلم أو لا تربى عيسى صلى الله عليه وسلم فما بس لغروب هج كاتي قرصك ديار نما أو إنسان بيشكيني نك رنگا زادەکە یان پرتەقالەکەش بمێنێ بەس غیابی قورسەکە، چونکە قورسکە دا ئەبەزێتە سەر ئەس شەوقەکەی ئەمێنێ ڕەنگەکەی ئەمێنێ، ئەوە يعني هیچ حسابێکی بۆ ناکرێەوەی یەکسەر مسلمانە بێ بیشکێنە ڕۆژوەکەی ئیلا لای مەذهبی ئیمامی نەبێت، ئەوە کاتێکە ئەستێرەکە دەرکەوە لە مسند ئیمامی ئەحمەد پێ صلی الله فەرمێ صلوا صلاة المغرب قبل طلوع النجم. ئەمە حەدیثە لە مسند ئیمامی ئەحمەدە کەئەنەما پێش ئەو نەساڵ پێغەمبەر زانیوێتی عەلەیهی سڵاتو وسەلام ئەم فیرقە بڵین لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و تویانە کاتێکە نەجمەکە دەرچوو کاتێکە ئەستێرەکە دەرچوو الله ئێمە مانگی مەغریب يعني مغرب حسابه وأيشكينين فبيوم صلى الله عليه وسلم فرميتي إيوه بيج أو نجمة درجت كاتي مغربة يعني كاتي شان كاتي نيوجك زور باش ما مستقيان خو پاداشان تو بيشتر جناب والله پرسیارە کانی من دا وك رجل سر پیغمبرانی دیکش عليهم الصلاة والسلام فرض کراوە بە شێواز و جۆری جیاواز کەواتە ئامانج لە فەرزکردنی ڕۆژوو لەلایەن خوای گەورەوە بۆ سەر بەندەکانی حکمەتەکانی چییە؟ أولا خواهي پروردگار لقرآن أفرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. جمهور مفسرين ألين يكم حكمتي جوري روجو بو إنسان لمرتبة إيمانه وبقى بمرتبة تقوى چونك همو متقي مؤمنة بلام همو مؤمنة متقينية. وبيغمبر صلى الله عليه وسلم لو حديث صحيحي كلا أدب المفرد بخاري هاتو لا مسند الإمام أحمد هاتو أفرمي لا تصاحب إلا مؤمنة ولا يأكل طعامك إلا تقي كواتا فرقي كدول بين مؤمن وإيمان دار أفرمي هاوريتي إيمان دار كبلامو كسي كي يتمالط أبي بلاي برستر بلاي تقوي هبيت شو كتقوى برستره فيكم حكمتي مانجي رمضان الرجوع ويك إنسان لدائري إيمان بعض يبدأ بدائري تقوى شتناو تقواه
چونکە بلەیەکی زۆر بەرزە وخوای پەروەردگار وەسیەتی خوایە بۆ هەموو کەسەکان وەلەقەد وەصەینا الذین ئوتوا الکتاب من قبلكم وإياكم أن اتقوا الله کەواتە تەقوا وەسیەتی خوای پەروەردگارە بۆ هەموو عەبدەکانی اینجا ئیتر ئینسان کە گەیشتە مەرتەبەی تەقوا ئەگاتە مەرتەبەی نزیکە بێتەوە لە مەرتەبەی پێغەمبەران و پیاوچاکان و صدیقین و شوهەدا چونکە مەرتەبەی تەقوا مەرتەبەی پێغەمبەرانە مەرتەبەی تەقوا مەرتەبەی پیاوچاکانە مەرتەبەی تەقوا مەرتەبەی شوهەداە تەقوا چییە تەقوا ئیمامی عەلی فەرمووی الخوف من الجلیل والعمل بالتنزيل والاستعداد ليوم الرحيل والرضا بالقليل واتى التقوى لما كوي كردتو انسان كفرمي الخوف من الجليل يعني فعلا مخافه اخوي پروردگار هبه دو هم يعني العمل بالتنزيل ايش كي بقران والسنه بيغمر صلى الله عليه وسلم والاستعداد ليوم الرحيل خد حاضر كي بو قيامته وبو قبر الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت وكل تلمذيات وبياوي عقله وبياوي كزرزنشتي خوياكات قليل خوي أكاد وعمل لما بعد الموت إيش بود وين بردنياك وشوار هم يجان والرضا بالقليل رزامند بإنسان بويك خوي پروردگار بوي بريوتوا يعني بو الرزق وبو مسائل مادة ودنيا تقوى لدس خوي ندى وإيمان لدس خوي ندى أما يكم حكمتي دوم الارتقاء رحمتي خوالة مصطفى صادق الرافعي به أفرمي ارتقاء واتبر زبونه ما نجي رمضان إعلان حرب لسر ورك سی ڕۆژ تۆ ئەبێ شۆڕش کەیت زدی ورگ چی بێتە گۆڕێ چی بێتە پێشەوە ڕۆح بێتە پێشەوە یعنی بڵێ هەی بەطن هەی ورگ هەی ماعیدە مع سەلامە ئەی چی ئیسە دەورێتی باوێتی ڕۆح باوێتی نەفس باوێتی ئیرادە باوێتی کە ئیسە تۆ سی دانە یانزە مانگە هەر ئەخۆین و وانییە ئەم سی ڕۆژە هاتووە بۆ ئەوەی گۆڕانکاریە بکەی لە جەستەی خۆتا ئەمە زانایانە فەرموون سی ڕۆژ یعنی مێژووی ورگ نامێنێ چیەتە جێگەی مێژووی ڕۆحێتە جێگەی کەواتە بە ڕۆژبوون واتە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا هاتنە پێشوەی ڕۆح لە ڕووی دەرونیەوە ئیرادەی مرۆڤ بەهێز دەکا بۆ کردەوەکانی دیکەش رمضان يعني بله رمضان يعني نأ رمضان يعني ضد شيطان رمضان يعني إرادة قوة قدرة رمضان يعني نيجي بيانين رمضان يعني تسحروا رمضان يعني قيام الليل رمضان يعني خوانوي قرآن أما أنا همي إرادة في الله همي إرادة في أبخشه كإرادة هبو تيكر بيه لقى صبرة إنجا حكمتك كي يتبيشوا حكمتي صبرك في غمر صلى الله عليه وسلم للترمذي وحسنه الترمذي وحديثك أفرمي الصوم نصف الصبر واتنيوي سبر ڕۆژووە تۆ بە ڕۆژوو بە نیوەی سەبر بڕیوە نیوەکەی کەی ئەمێنێ ئەوە بە مجاهدە ئەبێ کەواتە تۆ لە مانگی ڕەمەزانە حکمەتی یەکەم و تەقوایە دووهەم ئیرتیقایە سێهەم ئیرادە پەیان ئەکەیت بەچی بە سەبر زۆر باشە کەواتە جەنابی مامۆستا خوای گەورە پێویستی بە برسیبوونی یاخود برسیکردنی عەبدەکانی خۆی هەیە یان لە ڕێگەوە دەیەوێت کۆمەڵێک ناز و نیعمەتێک کە لە ڕەمەزاندا هەیە و لە مانگەکانی تر نییە پێیان بدات أبدا خواي پروردگار جل جلاله سورة حج باسي كردو لباسي قربانية لا ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم خواي پروردگار أو إنسان بقوره أي بيمنا على جبريل لشيء قدرات شيء على سر أرز هاتوا الروح كان جاري كبقرنة أبو عالمي ملكوتي ربطي كاته ولا قال ملائكات ربطي كاته ولا قال آسمانا ربطي كاته ولا قال خواي پروردگار جل جلاله جبريل بس بو بيغمران هاتوا لقال شيء ليلة القدر تنزل في والروح لويا لسورة قدرة جبريل باتفاق هم مفسرين هاتوا بو الروح كذا جاريكا بيمانيكي بيبداتوا قشي بيبدات جاريكا زيندوي كاتوا اما بالرمضان يجي خوي پروردگار خواردنەوەی ئێمەی بۆ چییە نێڵێ بخۆین و بخۆینەوە خوا لەوە گەورەترە جل جلاله خوا أفرمي لو كانت الدنيا تساوي عند الله جناح بعوضة لفظ الترمذي تعديل عند الله جناح بعوضة ما سقى الله منها كافرا شربة ماء واتا ئەگەر دنیا لای خوا بەقەدەر باڵا مێشولەیە قیمەتی هەبووە نێش کافر قومە ئاوێ بخوا کەواتە خواردنەوە لای خوا هیچ نییە بەڵام مرۆڤەکە هیچە مرۆڤەکە بە قیمەتە لای خوا ئەم ئومەتە لای خوا زۆر بە قیمەتە کەواتە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر ئیرادە زیندوو کاتەوە ڕۆحی دیسان جاری کە بێتەوە کایە و دروستی کاتەوە ئەبێ بە کەسێکی کەس ئەبێ بە ئینسانی فعلی نابێ بە ئیسا زۆربەی خەڵک زۆربە لە ئێمەی مرۆڤ شکلی ئینسانین شکل ئیسە تۆ بۆ نمونە شێرێ بابێتە ژوورۆ کەسمان لەم سۆدیوان نامێنین من تۆ وانە ڕسمی شێرێک هەڵواسین هەمومان سەیریەکەین چەند جوانە بەڵام شێر بەڕاستی بێتە ژوورۆ کەسمان لەم سۆدیوان نامێنین کەواتە ئینسانی حەقیقیە والرسمي إنسان هي مانجي رمضان هاتوبو إنسانك إنسانك محمدي وإنسانك جيلي قرآني فريد دروس كاتو ديسان چونك أو جيلي صحابة وكو زانان أفرمون جيل لن يتكرر جيلي كتكرار نابيته بچي بو أويك
ئیمان لە ناویانە باو بوو، ئیمان لە ناویانە سکوتی نەکرد بوو، یا الذين آمنوا آمنوا بوو تفعیل ئیمانەکەیان کرده بوو. ئەگینا پێم ناڵێ کەسێ زینا بکات لە سەحابە کە ناوی ماعیز بوو بێتە بەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێ یا رسول الله زنیت فطهرنی، ئەڵێ زینام کردووە پاکم کردەوە. بۆیە زانایان ئەڵێن جیلی سەحابە دروست نابێتەوە تا کەسی عاسی نێتە بەردەم قاضی بڵێ هەی قاضی من زینام کردووە، معسیەتم کردووە، سەرپێچیم کردووە، سنوورم تێگاوە، خەتە سوورەکانم بەزاندووە، وەرە پاکم کردەوە، وەرە حەدم لێ بدە. ئاوا جیلی سەحابە ئەمەیە کە ئێمە باسیەکەین. ئەم جیلە قورئانیە بەچی دروست بۆ؟ بە مانگی ڕەمەزان کە 6 مانگ لەوە پێش ئەیانوو اللهم بلغنا ڕەمەضان و 6 مانگ دوای ڕەمەزان ئەیانوو خۆیان لێمان قبوڵ کەی کەواتە هەر 12 مانگ کە ئەوان لە چیا بوون؟ لەوا بوون کە لە جەوی ڕەمەزانیا بوون، چونکە ئەو جەوەی لە ڕەمەزانە هەیە، ئەو ئیمانی لە ڕەمەزانە هەیە، ئەو مەلائیکە پۆل کە دائەبەزنە سەر ئەرز، ئەو هەموو تاعەت و ئەجر و پاداش و ثەوابەی لە ڕەمەزانە هەیە لە هیچ مانگێکیان نییە. بەڵکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە موسەلەکی حاکیمە حەتەکە ضعفێکی تیا لە بابی ئەمانەتەوە فەرمێ ڕەمەضان سەید الشهور، واتە سەرۆکی مانگەکان، سەرکردەی مانگەکان، بەرز و گەورەی مانگەکان ڕەمەزانە. فئینسانە بێ لە ڕەمەزانە ئیرادە بۆ خۆی بگەڕێنێتەوە، دروستی کا و ڕۆحی شاد بێتەوە دیسان گەورەی کات و ببێ بە کەسێکی کەس. زۆر باشە مامەسا، ئاماژەت بە گەورەی مانگی پیرۆزی ڕەمەزان کردووە، ئەو هەموو خێر و بەرەکەتە کە لەگەڵ خۆی لەلایەن خوای گەورە هێناوێتی بۆ سەربەندەکان و عەبدەکان. پێویستە موسڵمان تاکی موسڵمان لەم مانگەدا چۆن هەوڵ بدا خوای گەورە لە خۆی ڕازیکە، هەڵسوکەوتەکانی بەپێی شریعەتی خوای گەورە بێ، مامەڵەکردنی لەگەڵ خەڵک لەسەر بنەمای ئەو ئاینە پیرۆزە بێ کە خوای گەورە بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ڕەوانی کردووە. خۆی ئەبێ موسڵمان کاتێک کە ئەڵێن چۆن ئینسان پێشوازی لە مانگی ڕەمەزان کات، ئەوەیە کە چۆن خطت هەیە، چ خطەیەکە دێت، چ پلانێکت هەیە بۆ مانگی ڕەمەزان. یعنی تۆ ئەبێ مانگی ڕەمەزان جیاواز بێ لە مانگەکانی کە وەقتەکەت کاتەکەت لە مانگی ڕەمەزانە کاتەکە دەبێ ذەهەبی بێ، ئەبێ ئاڵتونی بێ، ئەبێ سەرفی نەکەی لە مالا یعنی و لەشتی سەفاسیف الأمور، وإنما سەرفێکی لە معالی الأمور لە شتە بەرزەکانە، لە شتە بەهاکان بە قیمەتەکان. ئەبێ مەشروعێک دانی تەرتیبی کەی پێش ڕەمەزان بڵێ من ئەمە جێبەجێ ئەەکەم لە مانگی ڕەمەزانە، ئینجا لەگەڵ ئەوە دوعا بکەی، دوعا و نزا و تکا لە پەروەردگار بکەی کە خوای تەعالا هیدایەتت بدا، چونکە هیدایەتی مطلق و کلی لای خۆی پەروەردگارە جەل جەلالوه بۆ ئیشە خێرەکان و بۆ چاکەکان. بۆیە لە مانگی ڕەمەزانە ئەم مجاهدە کە ئەڵێن مجاهدە بەچیت؟ بەوەیەت کە لە پێش مانگی ڕەمەزان خۆت شت بێ، عترێ لە خۆدا بێ، نەک عتری حەقیقی و خۆشتنی حەقیقی، وئینەما جەوێک دروستکەی، جەوێک دروستکەی بۆ ئیستیقبالی مانگی ڕەمەزان. ئەبێ لە دڵەوە، لە ناخەوە، لە ڕۆحەوە، لە گیانەوە، لە کیانەوە، تۆ لە عەقڵەوە، لە مێشکەوە پێت خۆش بێ کە ئەم مانگە فعلەن هاتووە بووە بە میوانی تۆ، بووە بە میوانی ماڵەکانی تۆ، ماڵەکەی تۆ. اینجا تۆ خۆت چی ئەەکەی لەم ڕەمەزانەیە؟ ئەم کاتە چۆن سەرفەکەی؟ کاتەکەت لە ڕەمەزانە چۆن سەرفەکەی؟ ئایا وەکو شعبان و وەکو باقی مانگەکان سەرفەکەی؟ ئەبەدەن وا نابێ. وئینەما ئەسڵ وایە زەلامەکان، ئینسانەکان، کەسەکان ئەم مجاهدەی کە دروستیەکەن لە ڕەمەزانە ئەگەر پێش ڕەمەزان خۆی بۆ حاضر نەکرد بێ. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام وكل لفظ بخاري عائشة إجرته كان إذا دخل العشر واتدي أخير لرمضان شد مئزره وأحيا ليله وأيقظ أهله. شد مئزر زور مهمة، شد مئزر يعني خود بيني تويك، خود بقيتو قولي وبقرجو قولي، خود بنيتك سليم وساغو بعزيمتك قوري ودواب كي لبرودقار جل جلاله هداية بدات وقوة بي بخشي وأو طاقيك هتا أو زيك بي بخشيويت للرمضان مضاعفك زياتريك باشتريك بو أوي أمانجا بجواني ببيت سر چونك پیغمبر صلى الله عليه وسلم كاتيك لناو صحابة كان أبو شو أسر من بركة ليكم قادر من بركة فرموي آمين دو هموتي آمين سيهم فرموي آمين وتيان أي پیغمبر إخوة إيشك تكردوه اشتك دوتوه قد وادوتوه فرموي أو جبريل بو هاد بولام يكي لآمين كان بو أو بو كوتي هەچ کەسێ بە مانگی ڕەمەزان بگات وەخوا لێ خۆش نەبێ لەو مانگەیە خوا بیخاتە دۆزەخەوە سەری بیا لە ئەرز بڵێ ئامین فەقولت ئامین. فڕەمەزان جێی ئەوەیە کە ئینسان خۆی تیا ببینێتەوە، جێی ئەوەیە کە ئینسان ئەجر و پاداشتێکی زۆر بۆ خۆی بنووسێ، قیامەتی خۆی بەدەست بێنێ، مستەقبەلەکەی خۆی کە مستەقبەلەکە گەڕانەوەی بۆ مەوتن ئەسڵەکەت کە بەهەشتە. ئیبلیس کاتێکە پاشقولی یا لە ئادەم و وای لێ کرد و فەقاسەمەهوما سوێنی پێ بۆ خواردن و کە ئینی لەکوما لەمینە ناسیحین و بوو بە هۆکاری ئەوەی کە ئادەم و حەوای دەرکرد لە بەهەشت. ئەبێ ئێمە ئەوەمان لەبیر بێ ئەو معرەکەی کە سەید قوتب بەڕەحمەت بێ لە فی ظیلالە ناوینەوە معرەکەت الأرض بین الرحمن والشیطان یان بین الإنسان والشیطان. ئەبێ بیرمان بێت بۆ لە ڕەمەزانە هەوڵ بین شەیطانیش کە لە بچەی لێ دراوە لەژێر ئاوە
وصفتت فيه الشياطين وكل بخاري مسلم هات وحديث كيف يغمر عليه الصلاة والسلام ما دام شيطان إشكال بشيء ليدراوة ديال الله ميدانك ميداني خوته أبي شيري ميدان بمردي ميدان ببياينا وبياوان ببيت بيشوا كواتا شيطان يجنبه بس تويتتوا بس أو ما تو مجاهدة لقل نفسي خوتها بكي والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا أو كسانيك جاهدوا فينا لبيناوي إما مجاهدة ومكافحة ومناضلة أكن لبيناوي إما تي أكوشن لنهدينهم سبلنا باشا السبل جمعي شيء جمعي سبيله قرآن يجل لآياتي كأفرمي ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله شون لو أفرمي ولا تتبعوا السبل لراء أفرمي لنهدينهم سبلنا بابا أول سبل الشيطان شوك لسرها مسبيلك شيطان يدعو صاحبه إلى السعير أم سبلنا سبلي خيرة شونك خير درجايكي جوريه خزينيكي جوريه وكو بيغمر ابن حبان أفرمي إن هذا الخير خزائن أم خيروك خزينيه وتنكيكي جوروايا فطوبى لمن كان مفتاحا للخير مغلاقا للشر طوبى واتبه حجبه أو كسيك كليلة بو خير وقفل أداة شر كان كواتا خير سبيلي زورا الرجاي زورا زور باشا خواي برودجار فرمي لنهدينهم سبلنا خوا پاداش لتمام ساجان أو وكو بابي آداب بچينا سر بابتي جرينكا بابی مامەڵە و سەودا و کڕینی فرۆشتن لە ڕەمەزاندا دەبینین کە هاوڵاتیەکی زۆر هاونیشتیمانیەکی زۆر گلەی لەوە دەکا کە بەشێک لە موسڵمانان لە ڕەمەزاندا کەلوپەلەکانیان گران دەکەن کاڵاکانیان نرخەکانیان بەرز دەکەنەوە کەمەش بە زیانی خەڵکی هەژار و کەم دەرامەت بەتایبەت کە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان لە بەرچاوە وەزعێکی نالەبار و ناڕەحەت دروستکراوە بۆ هاوڵاتی و بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت لەلایەک خەڵکانێکی خواپێدا و دڵواڵە بە سامانەکانیان خەڵکانی هەژار و کەم دەست دڵخۆش دەکەن و خێر و سەدەقە و زەکاتەکانیان پێدەدەن لەلایەکی تریش لە بازار کۆمەڵە موسڵمانێکمان هەیە کە جارێکی دیکە تۆڵیان لێ دەکاتەوە ئەوەی کە وەکو خێر و سەدەقە لە خەڵکیان وەرگرتووە بە گرانکردنی کاڵاکان لیان وەردەگرێتەوە ڕێنمونی جەنابتان بۆ ئەو جۆرە هەڵسوکەوتە کە بەداخەوە زۆر جار تاکی خۆمان مسلمانەتی وڵاتی خۆمان بەراورد دەکا بە ئەوروپا لەوێ لە سەری ساڵی زاینی خۆیاندا لە کرسمسدا کاڵاکان نرخەکانە دێن نەخوارەوە لە یەک دوو ڕۆژی ڕابردوو جەستن ترۆدۆ سەرۆک وەزیرانی کەنەدا دەڵێ هەر مسلمانێک ڕۆژوو بگرێ لە کارەکەی پشوو بدا کرێی ڕۆژانەکەشی بۆ حسابە ئێوارانیش لە کاتی بەربانک لە مزگەوتەکان لەسەر حسابی حکوومەت وەکو ڕێزگرتنێک لە ئاینی مسلمانان ڕۆژویان بۆ دەکرێتەوە و نانیان بۆ حازر دەکرێت ئامۆژگاری چییە بۆ ئەوەی کە کۆمەڵێک مسلمان لە بازار ئەو وێنایە لە سەرتەواوی ئیسلام تەعمیم نەکەن و بابەتەکە ناشیرین نەکەن ئەو جۆرە کردارانە لەگەڵ ئەو جۆرە ئەفعال و مامەڵەکردانە ئەوە دوورە لە دینی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لەم لاوە بە ڕۆژووە بێ لەو لاوە قۆڵی خەڵکە بڕێ لەم لاوە سەفی یەکەمە لەو لاوە شت گرانەکە لەم لاوە نوێژی بەیانی کە لە ڕەمەزانە هەلە ئینسان چێ بۆ جەماعەت و مەئجوورە دەستخۆشی لێ ئەەکەم بەڵام 2 ساعت 3 ساعت دوای نوێژی بەیانیەکە ئیستراحەتەکە خۆی گورجەکاتەوە بۆ بچێتە ناو بازار بێ بە شێری مەیدانی شەیطان و بۆ ئەوی مسلمانەکان و مرۆڤەکان بسوورە عامە یعنی تووشی گرفت کات گرفتی مادی بێ گرفتی نفسی بێت ئەمە زۆر دوورە لە منهجی ئیسلامەوە وەکو پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه کەواتە هەر مەقسەد ڕۆژوەکە نییە من بەڕۆژوو بم بەڵام هەموو شتێکیش بکەم وإنما پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەسڵ وایە کە ئەڵێ قول الزور والعمل به مەبەستی لە هەموو تاوانێکە مەبەستی لە هەموو جەریمەیەکە دەی ئەو مەسئولە کەنەدیەکە وەی وتووە وتێتی هەج موسڵمانی و دوای ئەوە یارمەتی ئەدەین پشوو بات دەیەوە ئەو کەسەی کە ئەوە مامەڵەیەتی لە بازارەکانی مسلمانانە و قۆڵی خەڵکە بڕێ و بیضاعی زیادەکە ئەوە بێ عراقی خەجاڵەتی بڕژێ بەرامبەر ئەو مەسئولە غەربیە بەرامبەر ئەو مەسئولە ئۆروپیە کە ئەو چەنە موقفی جوان بووە لەگەڵ مسلمانانی وڵاتەکەی خۆیان لەگەڵ مسلمانانی غەربە منێکی مسلمانیش کەسێکە بایع و شاریەکەم یاخود تیجارەتەکەم لە بازارە ئەم مانگە بە مانگی زێڕینی بزانم کە دەوڵەمەندایە و بە مانگی هەل و فرسەتی بزانم ئەوە بەڕاستی کەسێکە لە قیامەتە خوای پەروەردگار جەل جەلالوهو چۆن ئەو خوێنی ئەو خەڵکە ئەمژێت و بەو خەڵکەوە هەیات خوای تەعالایش جەل جەلالوهو عقوبەتی ئەشەد وگەورەتر ئەکات و یعنی عقوبەت و سزای زۆر زۆرە بێت لەمانیکە چونکە کەسی مسلمان
ئەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم منهجی بۆ دانێ فەرموویەتی من لا يرحم لا يرحم هیچ کەسێ ڕەحمی نەبێ بەرامبەر مقابل خوایش ڕەحمی پێ ناکە ئەسڵ وایە مانگی ڕەمەزان مانگێکە هەموو کەسەکان تایە متەساویە بن چونکە هەمومان بە ڕۆژوین دەوڵەمەند و فەقیر و هەژار و نەدار و بێکار و ئیتر هەرچی مەسئول و وەزیر و مدیر و هەر هەمووی وەکو یەکوان وەکو مەسئلەی حەج چۆن ئەچن ئەو دوو خاولی لەبەرەکەن ئەو دوو ئیحرامە لەبەرەکەن لە ڕەمەزانیژا هەر هەمووی بە ڕۆژووە کەس ناناسێتەوە وئینەما ئەسڵ وایە لە مانگەکەیە دڵمان داچڵەکێ ڕاچڵەکێ بۆ مقابل بۆ فەقیرەکان بۆ کەسە بێ دەرامەتەکان بۆ ئەوانەی کە لا حول لهم ولا قوة نەک بچم من تۆڵی لێ بکەمەوە نەک بچم شت بەگران بفرۆشم نەک بچم وەڵا بڵێم ئەم مانگیەوەیە کە گیرفانی پێ پڕکەم باشە تۆ یعنی ئەم هەموو گیرفان بڕ و گیرفان پڕا لەسەر حسابی مسلمانە بێت یعنی تۆ ملی ئەو کەسە ملی خۆی قویەکە لەسەر حسابی ملی من گیرفانی خۆی پڕەکە لەسەر گیرفانی من ئەمە لا يحتكر إلا الخاطئ يعني إلا خاطئ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ احتیکار و کەسێک کە هەندێک بیزاعدانی و خزنی کا و بۆی لە ڕەمەزانە بیخاتە بازارەوە و بە پارەیەکی جیاواز ئەمە زۆر خاتئە ئەمە ڕێگای بەهشتی دۆڕاندووە ئەمە ڕێگای بەهشتی بەغەڵەتی لێ غەڵەت بووە بەرەو دۆزەخ خۆی ئەبات ئەمە پێغەمبەرمانە فەرمی عەلەیهی سڵاتو وەسەلام بۆیە ئەسڵ وایە مسلمان لە ڕەمەزانە زیاتر ڕەحمی زیاد بێ زیاتر مهری زیاد بێ زیاتر يعني شرم بيجري مانجا مانجي حياة مانجا مانجي شرمة مانجا مانجي مساعدة مانجا مانجي معاونة مانجا مانجي مصافحة مانجا مانجي مصالحة مانجا مانجي علاقات مانجا مانجي كومرات واجتماعيات مانجا مانجي تراويحة كهو أنا كتير بينين كسي دكان نارك لقال كسي كريارك ليك نجا ليك صفا نجا كان أما عراقي بيش عراقي شرم برجع عراقي بحياة برجع كسي أجر وابكات استغلالي مسلمان كا استغلال كردني مسلمان استغلال كردني پیغمبره و استغلال كردني پیغمبريش استغلال كردني خوايا چونکە پیغمبر صلی الله علیه و فرمه من آذى ذميا فقد آذاني ومن آذاني فقد آذى الله هیچ کەسێ عزيتي غير دينێکی من ئێمە بات عزيتي مني داوە هیچ کەسێ عزيتي منیش با عزيتي خوای داوە کاتە مسلمان ئەولاترە لە ذمي هیچ کەسێ عزيتي با عزيتي پیغمبری داوە هیچ کەسێکی عزيتي پیغمبری دابێ عزيتي خوای داوە خوا پاداشتات مامۆستاگیان بابەتێکی دیکە کە جێگەی بایەخە لە جەنابتان بپرسم بابەتی سەدەقە و خێر و خێراتە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خۆتان دەزانن هەژارەکان بە تایبەت ئەوانەی کە سەرفیترە و زەکاتیان پێدەشێت چاوەڕوانی دەستی خێری مسلمانەکانن یان ئەوانەی کە سەدەقەیەک دەکەن جا لە زەکات و سەرفیترە دەیبەخشنەوە بەسەر هەژارەکاندا قودوەکانی ئێمە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ عەلەیهم الصەلاة والسلام و ئەسحاب ڕەزای خوایان لەسەر بێت چۆن مامەڵەیان کردووە لەگەڵ بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ابن عباس لبخاري جرته فرمي كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس وأجود ما يكون في رمضان الله كسيك هبي بخشن دبو بيت پیغمبر بو صلى الله عليه وسلم يكم كذب وبو بخشن دهي عليه الصلاة والسلام وبخشن دهي زور زياد يكل رمضان في صلى الله عليه وسلم بخشن دهي كي زياد يكل رمضان فصحابي كرامج لرمضان اقتداء بالنبي عليه الصلاة والسلام شكا بالحرف الواحد تنفيذ وتطبيق وجيبجي امر و کردار و گفتاری پێغەمبەریانە کرد عەلەیهی سڵاتو وەسەلام سەحابەیش بە هەمان شێوە حتا ئیمامی عوسمان فتوای داوە کە زەکاتەکانتان دەوڵەمەندەکان زەکاتەکانتان لە مانگی ڕەمەزانە دەرکەن چونکە مانگی ڕەمەزان ئەجر تایە مضاعفە حیثەکەی ئیبن خوزەیمە حیثەکەی سلمانی فارسی و ئین کان ضعفێکی تایە لە بابی ئەمانەتەوە پێغەمبەرمان عەلەیهی سڵاتو وەسەلام فەرمووی فەرزێک بە هەفتایە و سونەتێ بە فەرزە کەواتە شتێک نییە لە ڕەمەزانە ناوی سونەت بێ فەرزە هەر بە هەفتایە سونەتەکەیش هەر بە فەرز حسابە کەواتە ئەجر تایە مضاعفە هەچ کەسێ زەکات تایە دەرکە خۆی زەکاتەکە حەقێکی مافێکی خوایە واجبێکی خوایە و فەرمانێکی خوایە و حەقی خوایە وحقي فقيرة بسر دولة منكوا هم أو أجر باداشتي دسكوي هيني دفع زكاتك وأجر باداشتي أو يجيك للرمضان توفري أو خلقها كوي شنك في صلى الله عليه وسلم كاتك معاذني ربو يمن أفرمي خذ من أغنيائهم الأموال إن جدواء أو ردي كروبو فقيرة كان بو هجارة كان فأما تو شتيك معناه بيوتي سرفترة بو تشكرا وبو أوي فقير دڵخۆشکەی کەواتە لە ڕەمەزانە دوو جار ئەبێتەوە فقير دڵخۆشکەی یەکەم بە زەکاتی اعتیادی زەکاتی پارە خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وأقيموا الصلاة وآتوا الزكاة أو دوو خوشکە صلاة و زەکات لە قورئانە بە یەک نزیک هێشتا و دوو جار هاتوون فأما هم ئەمە فەرزەکەیە و دوای ئەوە فەرزی دووهەم زەکاتی فیتڕەکەیە کە سەرفیترەی پێ ئەوترێ بە نەسی حەدیث
پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام واجبی کردووە لەسەر دەوڵەمەند بەڵکو لەسەر هەموو کەسێک ئەوەی کە مەیسوور الحالە مەسەلەن ئەوەی کە ئیمکانێتی هەیە ئەمما فەقیر و مسکینەوەی کە نیەتی لەسەری نییە. و سێهەمیش ئەوەیە کە تۆ لە ڕەمەزانە ئەو خەڵکە دڵخۆشەکەی هەم ڕەمەزان مانگێکە کە فەقیرەکان بە شێوازی لە شێوازەکان زۆر بە زەقی دەرەکەون لەبەرەوەی دەوڵەمەندەکە بە ڕۆژووە هەست بە فەقیریە کات هەست بە فەقیرەکانە کات چونکە لەو کاتەیە خۆشی بە ڕۆژووە و دوای ئەوە جەژن لە پێشە تۆ ئەو جەژنە ئەیام و ئەکلین وە شورب وەکو پێغەمبەر لە بوخاریە فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕۆژەکان ڕۆژی چین ڕۆژی خواردن و خواردنەوە و دەرچوون و عیلاقات و تازەکردنەوەی پەیمان و عەهد و سیلەی ڕەحم و سیلەی لەحم و هەر هەمووی ئەمانەی تایە فتۆ ئەم خەڵکە دڵخۆشەکەی ئەم هەموو ئەجر و پاداشتە لە مانگی ڕەمەزانە بۆ کەسی موزەکی و متەسەدیقە و ئەبێ ئەو کەسە خۆی مەمنون بێ ئەبێ کەسی موزەکی و کەسی متەسەدیق خۆی مەمنون بێ. فاطمە عەلەیها السلام رضی الله عنها کاتێک کە درهەمێکی بە فەقیر بۆنی لێ عەتر وتیان بۆ چێتی فەرمووی إن الدرهم لا يقع في يد الله قبل أن يقع في يد السائل واتە درهەمەکە کە هێتە دەستی خواوە پێشەوەی بکاتە دەستی سائلەکە کەواتە ئێمە بێ بەم ڕۆحەوە بەم جۆشەوە بەم گیانەوە بەم کیانەوە ئێمە سەدەقە و سەرفیترە دەرکەین و زەکات بدەین. زۆر باشە مامۆستاگیان حکمەتی دەرکردنی زەکات لەو ماڵێکە خوای گەورە بە هەر مسلمانێکی داوە لە مانگی پێرۆزی ڕەمەزاندا بۆچی دەگەرێتەوە دەبینین کە مسلمانان لە زانایانی ئاینی دەپرسن لە مامۆستایانی ئاینی دەپرسن لە مزگەوتەکان بڕی زەکاتەکانیان بۆ دیاری کە ئەوانەی کە شارەزایەکیان لەسەر بڕ و جۆری زەکاتەکە نیە ئەوانی دیکەش کە لیژنەی باڵای فتوە باسی دەکا و دیاری کردووە خۆیان لەو ماڵ و سامانەی کە هیانە دەزانن کە چەندی لێ دەردەکەن. مەبەستی پرسیارەکە ئەوەیە کە بۆچی مانگی ڕەمەزانی پیرۆز دیاری کراوە بۆی کە مسلمان زەکاتی ماڵەکەی دەربکات. بەڵێ خۆی وەکوتم ئیمامی عوسمان فتوای ئەوە کە لە زەکات لە مانگی ڕەمەزانە لەبەرەوەی ئوجورتیایە مضاعفە یعنی ئەجر و پاداشتەکان لە ڕەمەزانە جیاوازترە لە غەیری مانگەکان چونکە هەندێک حەدیثمان هەیە و ئینکار دەرەجەی صحیحی حەدیثەکان زۆر صحیح نەبن بەڵام خۆ لە کەثرەی طرقەوە وەکو ئیمامی سیوطی پلەی حەسەنی پێ ئەبەخشێ فبالتالي تۆ جەوی ڕەمەزان جیاوازترە بۆیە تەحفیز و تەشجیع و هاندانی خەڵک ئەکرێت لەلایەن مامۆستایانی ئاینیەوە لەلایەن منبەری مزگەوتەکانەوە بۆ ئەوەی خەڵک لەم مانگەیە یعنی جیاوازی هەبێ لە مانگەکانی کە يعني داني وعطائي جواز بلا بانك كاني بيشو شو كأنه وتفهم بيغمر صلى الله عليه وسلم وأجود ما يكون في رمضان باشترين بخشيني بيغمر لرمضان أبو صلى الله عليه وسلم كواتا دولة من كان بيج رمضان ئەگەر بەخشینیان هەبوو بێ ئەبێ لە ڕەمەزانە جەوێکی دروستکەن لە بەخشین جەوێکی ئەمە بۆ ئەوەیە کە ئەم مانگە ئەم هەلە لە دەست خۆمان نەین چونکە هەموو دقیقەیەک لە مانگی ڕەمەزانە ئەجر و پاداشتی فولە هەموو کاتێ لە ڕەمەزانە ئەجر و پاداشتی ئاڵتونیە ئەبێ لە دەستی خۆمانی نین بۆیە ئەڵین تەصفیەی زەکاتەکانتان و حسابی زەکاتەکانتان و سەرفیترەکانتان و سەدەق بەخشینەکانتان هەمووی لە مانگی ڕەمەزانە زیاتر بێت و چاکتر بێ و باشتر بێ و گەورەتر بێ بۆ ئەوی ئەجرەکەی تۆش باشتر بێ و چاکتر بێ و گەورەتر بێ لە قیامەتە چونکە ئێمە بابێک هەیە لە هەش بابەکەی بەهەشت بابێک هەیە ناوی بابی ڕەیانە بابی ڕەیان بەس صائم أشياء جوروتيايا لا يدخل إلا صائم فإن دخلوا أغلق ككاتي كأشنا جورو لمسلمة يتردى آخر درجاك كواتا هاتش كسبيه لو درجاوا بانكريت وبشيت جورو أبي لما نجي رمضان زور خير بكا والدرجاء لدرجاكاني خير بخشين وصدقية خوي برودجار الحديث قدسي فرمي يا ابن آدم أنفق عليك تو ببخشة من أبخشم بس من أي بالين بسرتها خوا فرمي جل جلاله فما نقص مال عبد من صدقة پیغمبر من لمسلمة فرمي فارا كم نابيته ولا سرفتره وزكاة وصدقة لو أنا بما دي سيري كي كم بوبيته بو نمونه دفترك دو قلاو نيو زكاتك يتي ولا بو نوحو ورقه نيو إيه آخر إيه ما لخول دروس كراوين هسا خول بينين پشت خێمە نابینین پشت پەردە نابینین ئەوە لە ماهیەت و حقیقەتە مادەم بۆ خوا بۆ کەم نەبووتەوە ئەمە بە دوو جۆر تەفسیرەکرێ یان ئەوەیە خوا بە مضاعفی ئەیخاتەوە جێگەی یان ئەوەیە ئەو نەوە حوت وەرەقە و نیوە ئیشی دەفتەرەکەت هەر بۆ ئەکا بەرەکەتی دەفتەرەکەی هەر هەیە ئاوا زانایان شەرح و ڕاو و تەفسیریەکەن فەئەسڵ وایە کەسی بەخشندەیی زۆر بێ لە ڕەمەزانە اقتداء بالنبي عليه الصلاة والسلام اقتداء بپێغەمبەر بکات صلى الله عليه وسلم چونکە پێغەمبەر عليه الصلاة والسلام هەمیشە حەزی لە چی کردووە دعاء شي كردوا دعاء أوي كردوا اللهم أحيني مسكينا وتوفني في زمرة المساكين خوايا من بهجاري وبنداري والزمرة جماعته فريقي هجار كان حشر مكي وحديثي بيغمبر عليه الصلاة والسلام وكان مقر حديث صحيح معنية فقراء بيج أغنياء أشنب بهشتوا ب500 عام ياخذ بنصف اليوم لفظي كابة بينصت
هزار صال یان بەنی و ڕۆژی لای خوا چونکە ئین یوما عند ربك كألف سنة مما تعدون یۆ ڕۆژێکی خوا بە هزار ساڵە ئەمە بۆ ئەم حەدیثانە وتراوە و ئەم فەرمودانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی تەسلیە و دڵدانەوە بێ بۆ فەقیر چونکە فەقیر ئەوەی دەوڵەمەند هەیەی فەقیر نیەتی بۆیە ئیبن حەزم بەڕەحمەت بێ فتوایە لە محەلا فەرموویەتی فەقیرەکان بۆیان هەیە ثەورە و شۆڕش بگێڕن زدی دەوڵەمەندەکان هەمویان بێنە سەر جادە بڵێن ئێمە مافی ئێمە هەیە لای ئێوەیە خوا بۆی بڕیونەتەوە ئەسڵ وایە بیدەن ئێوە چونکە خوا ئاوا خەڵکەکەی دروست کردووە ئیسا بۆ نمونە ملیارێک و 600 ملیۆن مسلمان هەیە نیوەی فەقیرە نیوەی دەوڵەمەندە ئەگەر دەوڵەمەندەکە زەکاتەکە دەرکا متساویە بن ڕێکە بنەوە هەردووکیان بەڵام ئیسا بۆیە فەقیرە بینین زەکات نییە زەکاتیش هەبێ و نەبێ ئەسڵ وایە لە مەذهەبی حەنابیلەیە کابرای مزەکی زەکات دەر ئەوەیە کە یەک ساڵ بدا بە فەقیرەکە یان ئەوەیە لە فەقیری دەریکە ساڵی داهاتوەیش زەکات بدا زۆر باشە مامۆستا دەبینین کە تاکوتەرە جۆرێک لەو موسڵمانانەش هەیە کە لەبەر خۆشویستنی ماڵ و سامانەکەی کاتێ حسابی زەکات دەکا پێویستە ئەو بڕێ ئەو ڕێژەیە لە ماڵ و سامانەکەی دەرکا بیستومانە جۆرێک لە پەشیمان بنەوە ڕووی تێدەکا بە سەرنووسی خۆی دازاڵ نییە تێکەڵی دەکاتەوە لەگەڵ ئەو بڕێی کە زەکاتە و ئەوەشی کە ماڵی حەقیقی خۆیەتی پێشتر ئەوەمان بیستووە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا باس کراوە هەر کەسێک کە زەکات نەدا ئەو ماڵی کە بڕی زەکاتەکەی لە ڕۆژی قیامەتدا دەبێت بە تەوقێکی ئاگرو لە گەردەنی دەکرێت ئەم بابەتە حەقیقەتی چۆنە خۆی با دوو جیاوازی بکەین ئەوەی زەکات نادا جیاوازە لەگەڵ ئەوەی زەکاتەکە بەڵام لە دڵەوە تۆزێ زەحمەتە لای لە دڵەوە زەحمەت بێ ئیزهاری پێ نەکا بە لەفزی بە زمان ئینشاءڵڵا خوای تەعالا محاسبەی ناکا بەڵام ئەسڵ وایە وا نەبێ چونکە لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ئەوەی کە خۆت خۆشەویستە لای تۆ خۆشەویستە ئەبێ بیدەی نەک سەفتەیە دەکا لە مزگەوتەکەن و على اساس سەفتەیە دەکا کوامی دڕاو بێ ئەوەیە ئەی خاتە سنووقەکەەوە والله العظیم ئەوە مەئجور نییە ئەوە مەئجور نییە بە هیچ حاڵەتێ چەند قاتێک هەیە کوامەی شڕ بووە و سەخری چووە ئەوەی بە فەقیر خۆشی جوانەکان لەن تەنالوا البر قورئانە فەری خۆم قسەی کۆلکە مەلاوشت نییە قسەی خوایە جل جلاله لە وحی و تەنزیل و جبریل دایناوە لە قورئانایە فەئەمە ئەگەر زەکات نەدات أما أبو بكر الصديق واضحة فتوى كيتيا لأقاتلن الذي يفرق بين الصلاة والزكاة حتى إمام عمر فرمي بابا أو مسلمان أفرمي إلا بحقيا أمية وحسابهم على الله حتى الراوية الله يخي إمام عمر يقرد راوية بإمام عمر زخم عملاق له كالعصفور بل له القطر وكو شولك وابو كطر شولكي تركراونية باران ليابه أخذ جناح لاوازة الله إمام عمر لقال أبو بكر الصديق أوايا خيكر أوايا لهاتبو لبردم حقا چونکە حەقی لە زارەوە دەرچوو ئیمامی ئەبوو بەکری سدیق ئەمما ئەو کەسەی کە ئیزهاری پێکا ئەم زەکاتە و لە کۆڵمان نابێتەوە و با بە دەوڵەمەند بووین و ئیتر خۆ کفرمان نەکرد و ئەم پارە ئەم هەموو ئەمە تاوانە ئەمە جەریمەیە بەڕاستی چونکە ئەسڵ وایە ئینسانەکان ئەوەی کە هاتوۆتە بازنە و دائیرەی ئیسلامەوە ئەبێ موسڵمانی حەقیقی بی ئەسلیم تەسلەم پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هەموو سەرکردەی دیانەتەکانی کەی ئەفەرموو عەلەیهی الصلاة والسلام وەکو حەدیثی ڕەقەمی سەی بوخاری ئەسلیم تەسلەم یعنی بەباشی وەرە ناو ئیسلامەوە سەلامەت ئەبی لە عقوبە و لە سزا و لە دۆزەخ ئەسلیم تەسلەم فەئەو کەسەی کە موسڵمانە ئەبێ بە نیەت و بە ڕۆح و بە دڵ و بە ناخ و بە هەموو گیانەوە ئیعتراف و دانی نابێ بە ئاینی پیرۆزی ئیسلامە ئیزهاری قسەکردن و قسە ئەمە هیچ منهەجی پێغەمبەر نی عەلەیهی الصلاة والسلام بەڵکو ئەو کەسەی کە تەوبەش ئەکات و دوای ساڵە بیری مکەسەراتەکەی ئەکەوێتەوە وەڵا لە هەشتاکانە دانیشت بووین چۆن جلسەمان تەرتیبە کرد و میێزمان ئەڕازاندەوە و بەخواست ڕۆژانێکی خۆش بوون ئەوە تەوبەکەی نەقسی تایە چونکە شروطی تەوبە چییە؟ 4 شەرتە یەکێ لە شەرتەکان ئەنەدەم واتە پەشیمانی هەچ کاتێ بیری مەعسیەتی کەوتەوە ئەسڵ وایە فرمێسکێ بێتە خوارەوە یعنی قسە لەگەڵ خوایە بکەی بە فرمێسکێک بە دەمعەیەک ئەمەش عینی شتە ئەسڵ وایە کە زەکاتەکە ئەدات خۆی مەمنون بێ وەکو وتم فاطمە چۆن ئاوا بووە ورجل تصدق بيمينه فأخفاها عن شماله حتى لا تعلم شماله ما أنفقت يمينه أو اللي حوتاقمكية 7 يظلهم الله في ظله كواتب بو يا إخوة أفرمي يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى إبطال صدقات وبخشينا كانت ما كان بمنت كردنو أذى شيء أوه قصك دربريني قصي هلق وبلق والله أما نابرته ولك والمان وأما سائلانه أما واقع كي ثعلبة فأما خلافي تيايا ثعلبي كري حاطب
اصل وایە بدریە ئەو واقعی لەسەر ئەو هاتووە کە زەکاتەکەی هێنا بۆ پێغەمبەر لێ وەرنەگرت زەکاتەکەی هێنا بۆ ئەبوبەکری سیدیق لێ وەرنەگرت زەکاتەکەی هێنا بۆ ئیمامی عومەر لێ وەرنەگرت ئەم حەدیثە صحیح نییە ئەمە چونکە ئەوەلاً يعني مخالفي دقة چییە ئەڵێ بدري خوا لێیان خۆش بووە اعملوا ما شئتم فإني قد غفرت لكم وثعلبەیەکێکە لە بدري دووهام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەچ کەسێ زەکات بێنێ و يعني ئیعلانی تەوبەی کردو چۆن لێ وەرناگرێت چونکە ئیعلانی تەوبەی کرد ئیتر تەواو التوبة تجوب ما قبلها والإسلام يجوب ما قبله فإذا لازم وەریگرێ أبو بكر الصديق وإمام عمر وإن قصدم أو قصة يعني وإن كان إمام قرطبي من كثير الرازي زوربي مفسرين لتفسير كان هنا يعني بلام لدواي تحقيق بدواتشون بو قصة دركوتو لا يزانيان كأم قصة رازنية فأصل وايا إنساني كزكاة أداو أبي بروحه وبيكاو أبي بدلو أبي خوي ممنون بيت كفقير كيج لي ورقري زۆر باش مامەساگیان بابەتێکی دیکە مەسەلەی گوناح و تاوان و مەعسیەت لە مانگی پیرۆزی ڕەمەزان وەگەوەی باز دەکرێت لە پاڵ دیواری کەعبەدا هم حسنات هەمیش مەعسیەت مضاعفە لەوێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش هەروایە أولا لكعبش مضاعف نية تاوان بس حسنات مضاعفة لديني إما الحسن بعشر أمثالها حتى 700 ضعف والله يضاعف لمن يشاء لما نجي رمضان يشتى زياتر خوي تعالى زيادك أما السيئة بمثلها لا أينما حللت وارتحلت لهر شوين يكبيت لناو كعبة بيت لناو بلام خويني لسنة مثلا بو كاتي إحرام بون ولا كاتي حج وعمرة أجر تو صيد كيان حيوان كوجي باستثناء بينش فاسقة كبيان صلى الله عليه وسلم فرمي لحل وحرام أبي وبينش فاسقة بكوجن كدو بشكو مارو أم مشكو أعمشتانا غيري أوانا أجر كسي محرم أو خويني لسنة أجينا تاوانا مضاعفني تاوان لهيج كاتك مضاعفني أو هيك كلا رحمي خواب أمتي بيغمر صلى الله عليه وسلم وإنما أجر باداشت مضاعفة جابش لي كيجي بيغلم مش دايك بو مسلمانان لحديث بخاري ومسلم كفي صلى الله عليه وسلم فرمي هج كسي لنيته ووتي أوشتا خير أكم ونيكرت هر بخير بو ينوسه أجر وتي أوشتا شر أكم ونيكرت هر بخير بو ينوسه هر بشر بو ينوسه تانيكا ومش داي دوهم حديث مسند إمام أحمد طبراني وبيهقي وحاكم المستدركة حديث صحيحة كبيغمبر صلى الله عليه وسلم فرمي ملائكة خير وملائكة شر هي يمين وهي شمال هەچ کەسێ تاوان بکات 6 دانە سەعات مەلائیکەی یەمین بە مەلائیکەی شیمال ئەڵێ نەینووسیت چونکە مەلائیکەی یەمین دەسەڵاتی زۆرترە لە مەلائیکەی شیمال ناینووسی 6 دانە سەعات هەر نەسی حەدیثەکە 6 سەعات ئەبێت چاوەڕێیکە ئەمە ڕەحمە ئەمە باسی ڕەحمان بۆکە کە چەنە خوا بە ڕەحمە چەنە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمی خوای بۆ دەرخستوین چەنە لە حەدیثی بخاری و مسلم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی 100 ڕەحمی هەیە ڕەحمێکی دابەزاندووە بۆ سەر ئەرز 99 بۆ قیامەت داناوە فەئەجر و پاداشت لە ڕەمەزانە مضاعفە خوای تعالى بزوري نسيه يضاعف لمن يشاء حتى بينجر لقرآن هاتوك يرزق من يشاء بغير حساب ومن يتق الله يجعل له مخرجا ويرزق من حيث لا يحتسب إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب أم غير حساب يعني حسابي بو مكة يتر خوا وعدها كخوا وعدها إن الله لا يخلف الميعاد ومن أصدق من الله قولا ومن أصدق من الله حديثا هيج كسينية بقى خواي بروغار راس دوبي والناقل كي جبريل هو المبين كي رسول الله صلى الله عليه وسلم الصادق المصدوق المصدق صلى الله عليه وسلم فأجر بعد أجر رمضان مضاعفة بلام شر لقل تاوانا هر يك تاوانا بفضل إخوائي پروردگار جل جلاله زۆر باشە مامەساگیان دو پرسیار ئاراسی جەنابتان دەکەم هەر بە گوشراوی ئەوانەی کە پێویستە تاکی مسلمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە لێی وەربگرێ و لێ تێبگا کامانن وانەکان مەبەستی يعني بەڵێ ئەو دەرسانەی لە ڕەمەزانەوە ئەسڵ وایە لە ڕەمەزانە مسلمان ئیمانی زیادکە يعني ئەبێ ئیمانی ڕەمەزانت بتگەێنێتە ڕەمەزانەکەی کە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مسلمە فەرمێ رمضان إلى رمضان مكفرات إذا اجتنبت الكبائر كواتا أبي إنسان أو نشحن ورقي لرمضان بيجي برمضان كيكا أجر أو نشحن ورنقلي زوبك يا كبير بويا بيغمبر صلى الله عليه وسلم أو نا دوستاتي هو لقى رمضان شعبان تيايا زور بالرجوع أبوه استقبالي مانجي رمضان يكرب بالرجوع شعبان إن جا وداع باي باي كل رمضان بششلان فرمي من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر شج روج بسيروس سيصو شستك سيصو شز روج مان هيا وانية فأما أو أجينك أبي مسلمان لرمضان هوليكي زور بدات بو أوي إيماني زيادك وبقاته وكوتم لبيش حلقك لبيشو وتم بقاته مرتبة تقوى
دوای دەرسێکی کێ لە دەرسەکانی مانگی ڕەمەزان دەرسی و کاتە ئەبێ مانگی ڕەمەزان بێ بە کلیل بۆ مانگەکانی کە کات لە ڕەمەزانە زۆر وەکو وتمان بە بەهایە بە قیمەتە نعمتان مغبون فيهما كثير من الناس وكل بخاري حديث ابن عباس الصحة والفراغ كواتا إنسان فراغينية لدواي إيش دس فيك فإذا فرغت فانصب فإذا فرغت تشيب كان فانصب نفسك وإلى ربك فارغب يعني فارغب في الدعاء فارغب في العبادة كواتا مسلمان مگر كاتك أخوي وإصلاحاتي ببدن يدات بو أوي شحن بيتوا وبو أوي بيتوا قيتو قول بيتوا بس أو كاتا إصلاحاتي ويك لدرسكاني رمضان أويك إنسان هەوڵ بات محافظە بکە لەسەر عیباداتەکانی کە وەکو نوێژ بۆ نمونە ئێمە نوێژی بەیانیان للأسف يعني هەندێک مسلمان هەیە لەوانەیە بەس ڕەمەزانە و ڕەمەزان نوێژی بەیانی بکە و نوێژی بەیانی خۆی پەروەردگار قەسەمی پێ خواردووە الفەجر فنابێ مسلمان ضیاعی ئەو قەسەمەی خوا بکە ضیاعی ئەو سوێنەی خوای پەروەردگار بکات جەل جەلالوه یەکێ لە عیبادات هەوڵ بین جەماعەتەکانمان یعنی لە مزگەوتەکان قەڵەباڵغتر چڕتر پڕتر بەقەوەتر یەکێ لە دەرسەکانی ڕەمەضان قیام الليل عليكم بقيام الليل فإنه دأب الصالحين قبلكم دأب الصالحين شيء شيمي صالحين همو صالحيك إلا وقيام ليلي همو يكي درسكاني رمضان أو يكتيب جين كالسحور كاتي نجات دانا ويلود لكاتي سحورا نجاتي ونجيناهم بسحر لكاتي سحورا نجات داني هم جستي نجات داني أو يك أخوي برقات جاري عامة للسحورا لكاتي باشي الله هل من تائب هل من تائب فأجيبه هل من سائل فأجيبه هل من مستغفر فأغفر له هل من داع فأعطيه أما كاتي جاري عامة أبي مسلمان لو كاتانيا خوان حازك حتى صحابة برشاوم كوتو لكتيب وشتا ألين كوربكاني جيان من على كان تازة بولنا دايك خبريان كدونة بوي لبركاتي السحور تسحروا فإن في السحور بركة بوي أو بركتيش بر أوان كبير يعني خوا پاداشات مامۆستا گیان مامۆستای بەڕێز و بانکخواست مامۆستا دیار شێخ محەممەد سوپاسان دەکەین کە کاتی زێرنی خۆشتان لەم بەرنامە تایبەتەدا بەخشی بینێرە ئازیز و خۆشەویستەکان تەوەری ئەم جارەمان سەبارەت بە حکمەتەکانی ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز بە پایان گەیشت سوپاس بۆ ئێوەش کە تا ئەم کاتە بینەری بەرنامەکە بوون بەخوای گەورەتان دەسپێرین هەر شاد بن